لەگەر بوونی ئەو هەمە قەیران و بربەست و کێشانەی بۆ هەرێم دروست دەکرات کاک مەسرور توانێ شتێک بکە کە لە ناوچەکەدا دەگمەن بێ نەک لە تەنها لە عێراق لە ناو تورکیا و ئێران و ئەوانەش ئەو شۆڕشە گەور و پێشکەوتنە خێرایە ڕووی نەداوە بۆیە کاک مەسرور توانێ جیا لەوەی کە پارتی دەنگ بە پارتیەکان و دەنجیان بۆ زیاد کردووە خەڵکی هۆشیار و تێگەویشیش دەنجیان بۆ پارتی بووە من پێشێک قسە لەگەڵ تۆ بکەم لە یەکێک لەگەڵ یەکێک لە کادیرەکانی لایەنە سیاسەکانی تر قسەم دەکرد وتمان ئێمە چەند خەڵک هۆشیار بێ دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدات چونکە پارتی دەزانێ لەمە دوا پارتی بەسی پارتی نییە حکوومەت بەسی پارتی نییە حکوومەت ئی هەموو خەڵکی لایەنەکانە بە شەڕەفمەندیەوە بە شانازیەوە هەمومان بەرگری لە حکوومەتەکەی خۆمان دەکەین بۆ چونکە لە بێناو خەڵک و خزمەتی خەڵک کار دەکا ئەمە لە بیر ناکەی تۆ سیر بکە پرۆژەی کارەبا لەکوێ دەست پێ دەکەن لە گەڕەکێکی هەژارنشینی شادی کە چێتەوە قادەکە خەڵک هەموو پێشتر دەیانکو ستیەکان نا ئێستا کاک مەسرور توانی ئاو بۆ کوێ دابینکە بۆ گەڕەکە هەژارنشینەکان ئێستا پێمان دەڵێت ئەوەی کاک مەسرور کردی پاکێجی دووەم پارتیە